هۆشداری لە خراپی کەرتی تەندروستی و پشتگوێخستنی لەلایەن حکوومەتەوە دەدرێت. نەبوونی موچە پزیشک و کارمەندانی تەندروستی ناچار کردووە هێدی نەخۆشخانە حکومیەکان چۆڵ بکەن و ڕووبکەنە کەرتی تایبەت. سەرۆکی لقی سلێمانی سندیکای تەندروستکاران دەڵێت لە سەدا 90 خزمەتگوزاریە تەندروستیەکان لە نەخۆشخانە حکومیەکان وەستاوە. توانم بڵێم لە 180 بۆنەوەی خزمەتگوزاری تەندروستی بێبەرامبەر وەساوە بۆ هاوڵاتیان. ئیترمە خۆی لە خۆیان بایکۆت ئەگەر خەڵکێک بچێ بۆ داوام یان نەچێ بۆ داوام ئێستا هیچ عملیاتێک ناکرێ، ینی بەدەگمەن عملیاتێک لە نەخۆشخانە حکومیەکان بە بێبەرامبەر بۆ هاوڵاتیان بکرێ. ئیتر خۆ لەمە زیاتر بایکۆت چییە؟ بەداخۆ حکوومەتی هەرێم وەکو پێویست ئاوری لە سێکتەری تەندروستی نایەوە و ئێمە زۆر هاوارمان کرد و چەندین جار لە میدیاکانەوە لە ڕێگەی بەڕێستانەوە لە کۆبوونەوەکان لەگەڵ بەرپرسانی حکومی لەگەڵ بەرپرسانی حیزبی لەگەڵ پەرلەمانتارەکان بەداخەوە ئەم سێکتەریان بە هەند وەرنەگرت. ئێستا تا خەڵک فەرمانبەرێک مامۆستایە کاسبێک نەکەسابەتی ماوە نەموچەی ماوە نەدینارێ لە گیرفانیە ماوە ئەگەر لێشی خەومێ بێ بۆ خەسخانەی حکومی ئەو خزمەتگوزاری کە پێویستە بۆی بکرێت بۆی ناکرێت. ئەم ساڵ یەک عملیاتی چاو لە حکومی نەکراوە، یەک عملیاتی مێشک و دەمار نەکراوە، عملیاتێکی شکاوی ناکرێ، هی بڕبڕی پشت ناکرێ، عملیاتێکی زەرعی گورچی لە ناکرێ. بڕۆ هاوڵاتیان هەمووی بوون بە فلیم، ینی هەر هاوڵاتی تیاچوو، ینی فەقیر تیاچوو، هەمووی ڕوو لە کەرتی تایبەتەوە، ڕوو لە ئەهلیەکانە. بەداخەوە زۆر هاوارمان کرد. ئێستا واشی لێ هاتووە سەحە بۆتە بزنس، بەشێک لە برا پزیشکەکان یا بەشێک لە کارمەندەکان ڕویان لە کەرتی تایبەت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی یەکێک لە نەخۆشخانە حکومیەکانی کردووە و دەڵێت کەرتی تەندروستی بەرەو وێرانبوون دەڕوات و دەبێت لایەنە پەیوەندیدارەکان و وەزیری تەندروستی وەڵام بدەنەوە. ئەوەی بەداخەوە کە لە کوردستاندا دەبیندرێ کەرتی گشتی بەرەو کۆتایی دەڕوا بە تایبەت دەتوانین چونکە باسەکەمان لەسەر باسی تەندروستیە ئەوەی دەبینی کە لە نەخۆشخانەکاندا دەبیندرێەوە بەشێکی زۆریش لە دکتۆرە ئازیزەکان کەوانەی لە کەرتی تایبەت کار دەکەن لە هەمان شتدا لە کەرتی گشتیشدا کار دەکەن، بەڵام دەبینین وەسعی نەخۆشخانەکان لە زیاتی ئەوەی کە نەخۆش بێ لە نەخۆشخانەکاندا سوودی تەندروستی وەگرێ بەداخەوە بەهۆی بوونی ڤایرۆسی زۆر، بەهۆی بوونی کەلوپەلی خراپ، بەهۆی بوونی پێداویستی خراپ دەبینین کە کەرتی گشتی لە کوردستاندا بەرەو داڕمانێکی یەکجاری دەچێت. بۆیە زەرورە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر وەزارەتی تەندروستی لەسەر لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان کاری جدیان لەسەرەوە بێت. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی نایشارێتەوە کەرتی تەندروستی لە دواکەوتندایە و پێداویستەکانیشان سنووردارن. ئەگەر حکوومەت ئاوەڕ لەم کەرتە نەداتەوە ڕەنگە کارەسات ڕوو بدات. بەداخۆ ئێمە چاوەڕێی ئەو بینەوە حکوومەتە ئەم کابینێ نوێیە موچەی مانگەکانی ساڵەکانی ڕابردووشمان بۆ بداتەوە. خۆی بەڕاستی کێشەکان و مەشاکیلەکانی کەرتی تەندروستی ئەگەر بەم قۆناغی ئێستا تێتە بڕێ بەڕەو حاڵەتێکی زۆر ناسایی دەڕوا و ئێمەش ناتوانین ئەو خزمەتێکە لەسەر شانمانە بەڕاستی هاوڵاتیان دەبینین خۆمان ببوونی شەرمەزار دەزانین. نەخۆشخانەکان بوون بە کەرتی تایبەت، قوتابخانەکان بوون بە کەرتی تایبەت، بەشێک لە کارەبا دراوە بە کەرتی تایبەت، ئاو دراوە بە کەرتی تایبەت، هێدی سێکتەرەکانی ژیان دەدرێت بە کەرتی تایبەت. دروشمی دنیای سەرمایەداری لە کوردستان دەشەکێتەوە. پارەت هەبێت دەتوانیت بژیت، پارەت نییە ناتوانیت بژیت. ئەم دروشمە ئەگەر بە ڕەسمیش تەبەنی نەکرابێت لەسەر ئەرزی واقع بەڕوونی دەبیندرێت و ڕۆژ بە ڕۆژ ڕەگدا دەکوتێت. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.